چێ دەست فرۆلەکان داگیر دەکات و فەقیرەکەس بێپان هەموو زەرەر دەکات هەرەوەندە هیچ کەم نییە. چه زەرەری کردی لە سوتانی و دوو دەفتەرم ناودکانە و دوو دەفتەر باشا وستەیە بەس دەفتەر قەردەکەم 9 میلیۆنی تێدا بووستا باشیاوە ئێستا 15,000 لە بەرشیا 15,000کە نازانم بەشی دوو جەم دەکات یان لێکوانە ئەوەی هەم بوو ناودکانەکەم دام نابوو بە سەعاتەش لێم سوستا ئەوە ساری پاریش ئاینەن با دوو دەفتەری شەنستا لە سارێک نەسووڕاوم 4 دەفتەر بەس زەرەرکەم کە 2 میلیۆنی بازارش قەردارم نازانم نە قەردی بازار دەمەوە نەبێم لەکوانە دەرکوانە خەمی بخۆم لە دوکانەکەم چی بۆ دەرچوو لە دوکانەکە وەڵڵا هیچ بەس هیچ هیچم لێ دەرنەچووە ئەوەی کلۆمایتە بەس خەم خەفەتەوە شاکەم هیچ کەم دەرنەچوو 2018 دوکانەکانیان بۆ دروستکردنەوە خۆتان دروستکردن بەس هەموو فرۆشەوەتە بەردیان لێدانەیە با یەک عەرق بێتە ژۆرێ بڕۆ ناو دوکانەکان هەموو بە پارەی خۆشمان دروستمان کرد دوکانی 12 وەرەقەی بە پارەی خۆشمان ئەمە هیچمان نەهاتن بەس قەرەبووشمان هەیە بەس زۆرمان لێ بکەنەوە بە جارشکە بە خۆمان دروست دەکەین بەس بە شێوازی جوانتر ڕێگەمان پێدەن بە بلۆش دروستکەین.